جادو یان سحر زۆر جاروا پێناسە دەکرێت کەوا بریتە لە خێرایی دەست یان هەڵخەڵەتاندنی چاو. مرۆڤ هەر لە سەرەتای ژیانەوە هەوڵی داوە سەرکێشی بکات و بەرامبەرەکانی بترسێنێ یان بیان کاتە کۆیلەی خۆی یان هەوڵیەوەی داوە نهێنیەکانی بەرامبەری خۆی بزانێ. سڵاوتان لێبێم کاتتان باش. ئەمجارە پرۆگرامی بنکۆڵ لەبارەی فاڵچی و نوشتە نووسەکان و ئەو کەسانی دیکە کە پێیان دەوترێت سحرباز و جادوگەرەکان بنکۆڵکاری ئەنجامەدات. ڕاستە دەوترێت هەندێک کەس لە ژێر پەردەی ئایندا بوون بە بازرگان و ئێستا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی یوتیوبەوە قازانجی مادیان دەست دەکەوێت. لەم بارەیەوە زانیارینەوە تراوتان پێ دەڵێن. داچماگرتن و گواستنەوەی هەولێر بۆ بینینی ئەو کەسەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشی پۆلیسی ڕێککاری سەر بە پۆلیسی پارێزگای هەولێر دەستگیریان کرد بەهۆی فرۆشتنی کەرەستەکانی جادو و سحربازیەوە. لە گرتن و گواستنەوەی هەولێرم لێرە تۆمەتبارێک لەگەڵمان ئامادەیەکە لە چەند ڕۆژی پێشووتر بە تۆمەتی نوشتەکردن و جادوکردن لە کاتی ئیشەکەیدا و لەگەڵ کۆمەڵک لەو کەرەستانەی کە بەکاری هێناوە لەوانەی کە پێیەوترێ ئەندامی مێینەی کەمتیار شتەکانی بەدەستەوە گیراوە لێرەیە. بەڵامەوەی کە گفتوگۆکان درێژە پێیات مقدم هۆگر عەزیزە لە ڕاگەیاندنی پۆلیسی پارێزگای هەولێر گفتوگۆیەکی پۆلیسیاناکەن من تێبینیەکانی خۆمە نووسم و گوێ لە گفتوگۆکە هەنەگرم بێگومان. زەرای مقدم سڵاوت لێبێ و بن گوێ لە جەناتانەگرم. زۆر سپاس. مای چەندی؟ هەشتاونە. پلەی خوێندەواری چییە؟ شەشی پلای. چێ دێنێک ئەوانەی دەگەڕێن چێنە؟ ئەوانەی دێنەکەنت بەس زۆربەی ئافرەتن زۆربەی گەنجن عەقڵەکەیان وەچی ئەوەیە سەرەتاییە زۆر بەشیان هەمووی سەحر و جادو بەهۆی گەنجان و کچان و هەمووی دەکەن ئەوەش هەمووی باتڵە. باشە لە بۆ چمە بەستێک بەکاری دێنن زیاتر ئەو بابەتانە؟ هەیە دەی لۆ مەحەبەم بدێ خۆشەویست زۆرترینیان لۆ چییە؟ زۆربەی دەین لۆ خۆشەویستی لۆ خۆشەویستی یان دەڵێ کوڕێک بە کچەک بگە میژدەی دەمێ دەستەکن ساحیرەکە و نازانم چ لە خشتەی دەبە ینی بەخۆت سەرەکەی لەسەر ناکەیت نەخێر بەخۆم باشە ئەو پاشماوانەی کەمتیاری بەڵێ سەعریان چۆنە؟ گرانە؟ سەعریان ئەمن بە 20,000 لۆداهات لە نەجەف دەمفرۆشتەوە بە 50,000 وەرەقەچی ئاخر حەدم وەرەقەک بوو $100 ئەدی باز لەوەی دەکرێت بە $1000 ئەوە کلاواتە مامۆستا ئەوە زۆربەی خەڵکی لە خشتە دەبن بەهۆی ئەو پارە زۆرە هیوادارم کەس نەچی بەدە وەرەقە و نەوەرەقە و هەژوەرەقە بکڕی ئەم بە 20,000 لۆم داهات دەمفرۆشتەوە بە وەرەقەچی 50,000 60,000. باشە ئەو جۆرە حیوانە لە وڵاتیمە هەیە لە عێراق هەیە لە کوردستان هەیە؟ نازانم لە چێرۆکیان دەینا ئوستاز. ئەو کەسانێک کە دێنەلات بەشێکیان هەنا کە دەیکەن واتە نوشتە و جادو و سحر دەکەن وانە؟ ئەو کەسانە لە نزیکەوە شارەزایانی حەقیقەتی کاریوان پێ بڵێ. حەقیقەتی کاریوان خەڵکیان دەبردە ماڵێ بەهۆی سەحر و جادو یان لەگەر دەکرد. تەنها ئەو کاری ئەدی پارەکە چ نەبوو پارە خەڵکی وەردەگرت هەبوو 600,000 وەردەگرت هەبوو 400,000 وەردەگرت هەبوو 200,000 وەردەگرت ئەوجا حەسەب خەڵکەکە بوو. خۆت قناعەتت بەو کەرستە و پێداویستیانە هەیە کە دەیفرۆشی؟ ناوەڵڵا بەس توش بووم برادری خراپیش توشی کردم هیوادارم بە خەڵکی دەڵێم برادری خراپ دوژمنە. ئەو پێداویستیانە کە ئەتوو دەیفرۆشی ماوەی چەند ساڵ دەبیتن؟ ئوستاز وەڵا ساڵەکیش نابی ئەو بۆ 3 مانگ ئەڵڵاو عەلەم 4 مانگ داوای لە هەموو کەس دەکەم ئەوی سەحر و جادو بکە هەمووی باتڵە و درۆیە. دوای دەستگیر کرێ؟ بەڵێ دەستگیر کرا پەشیمانە زۆر پەشیمانە زۆر پەشیمانە. ئەگە بگەڕێەوە دەرەوە بگەڕێمەوە دەرەوە ئیشەکەم دەگۆڕم ئیشەکەم دەکەمە گوستی لە بەس فرۆشتن یانیش بەس تەزبیح. ئەوانەی هەوڵی فێڵ و ساختەکاری دەدەن لە ژێر ناو و پەردەی جۆراوجۆرە و کارە دەکەن.
دوایەوەی لە چەند ساڵی ڕابردوودا مەلا عەلی کەڵک بە چەندین جۆر خۆی دەناساند کە گوایە مامۆستای سەرەتایی بووە پێشنوێژ و وتار خوێن و دکتۆر بووە مۆڵەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراقی هەبووە وەکو دکتۆرێک پسپۆڕی توب نەبەوی بووە بەڵام وا دیارە لە هەرێمی کوردستاندا ئێستا دەستەکەی بە تەواوی ئاشکرا بووە بۆیە زیاتر سەردانی وڵاتانی دیکە دەکات بە تایبەت ئێستا لای خەڵکی ئۆزباگستان خۆی وەک فریادڕەسێک نیشانداوە پلانیەوەم هەبوو گفتوگۆیکی لەگەڵ بکەم کە ئایا ئەوەی تا ئێستا دەیکات خۆشی باوەڕی پێی ماوە یاخود ڕێگەیەکی بازرگانیە و پارە پەیداکردنە و ناتوانێت دەسیری هەڵگرێ بە تایبەت دوایەوەی ئێستا لە ڕێگەی ڤیددیۆکانی لە تۆڕی کۆمەڵایەتی یوتیوب کە زیاتر لە 2 ملیۆن سەبسکرایبی هەیە قازانجی مادی دەست دەکەوێ خۆشی ئەوە ناشارێتەوە لە ڕێگەی کەسێکەوە کە دەوترێت دەستەڕاستی مەلا عەلیە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک پەیامی دەنجی بۆ ناردووم هەندێک ڕاستی دەدرچێنێت 26 ساڵە قسەی دەکەم قبولیان نەکرد ڕازینە لە کوردستان لەبەرەوە ئەم کابراایەکی سیاسینی منە ئەلمانی منە ئیسلامی منە سەرێک کابراایەکم بێلایەنم ڕێزی تایبەتیشم بۆ ئەمیان بەڵام زۆر مێژوو شایە لەسەر ئەزیەتیان دامە بەڵام من گەدەنی ئازای بێوەفاژم بەرامبەر ئیسلام ملەتی خۆم ڕۆژێک دەبینی ئەگەر نەمرم لە خزمەتیاندا دەبم ئێستاش لە خزمەت داومە زۆر داوام کرد بەڵام قبولیان نەکردوانیەتەوە فەوی دەگەڕێمەوە ماوەچکەم لەبەرەوەی کارم زۆرە یەکەم بۆ ئیسلام جاش بۆ تەب نەبێ پێم بکرد دەیکەم وڵاتان وەریان گەوریان نەکرد لە سەمنە تەماشا بەشتۆ نەکەم تەماشا سێبەر نەکەم بەرەو پێش بڕۆم و تەسمین نەبم بۆ ئیسلام و پەیامی ئەڵڵا تەعالی لە هەموو گرنگترە دوایش بۆ تەب نەبەوی هەموو کەسێک لە ژیاندا هەدەف و ئامانجەیە من ئەگەر حزبێکی ئەلمانیا ئیسلامیان سەلەفی ئەو ڕێزانە بامە ئێستا ژیان نەعشکە بوو لە بواری بادە و ئابووری زۆر زۆر بچکە والله بە مەلای ملیۆن دۆلاریان دایمێ سارە کوردستان عێراق وڵاتی تر قسەی خۆم بەجێگەیاندێنە بە عەزمە پار و ئافر و سیاست نەبایە ئەو قسانە لەسەم دەکەن سەتانەوە دوور لە ڕاستی بەخوای لایەندا بە مەلای شێخە سەیدە ڕێزمی ئینسانی باشمانە کوردستان زۆرە لایەندامە سەلەفیە بە هەموو شوێک ئەمیان شکاندیە بەڵام خوای گەورە من هەر سەرخست لۆ یوتیوبیش بەخوای هەر ئەوم نەبووە نەمزانم پارێش دەدەن بە خودایی هەتا بۆ من نزیکە ملیۆنە کەویش برایە کات ئامانە دەبی مامەستا هەڵکەوزار خوای گەورە دزایداتەوە شەریکە یوتیوبی نارگوتی ئەم هەیتم پارەی وەردەگرم وەرناگێتم خۆش دێزەم خۆش دێوەخت یوتیوبی بەڵێ پارەم داتێ بەس پارەی زۆر کەم وەردەگرم چکە هاتم وتیان نیۆمان دێ وڵا هەندێک کەمتری کردو مامەستا هەڵکەوت لەگەریان دەمدەنیاویش دەمە فەقیران هەندێکی بە خۆم ڤیددیۆی سەیر و جیاوازی تۆمار کردووە زۆر جار بانگەشەوەی کردووەکەوە ئەتوانێت نەخۆشیە زگماگیەکانیش چارەسەر بکا کەسانی نابینا و نابیست چاک بکاتەوە بەڕێوەین بەرەوە و قەزایی ماوەیەک نۆرینگەیەکی بە ناوی محەممەد ڕەسوول الله تێدا دانابوو ئەویش خەزای خەباتە بەڵام وا دیارە زیاتر لە ساڵێکە خەزاکی بەجێهێشتووە بەڵام چیرۆکەکانی چاوەشەکردنی هاوڵاتیان لە جێگەی خۆیان ماون پێشتر ئەم شوێنە کە جێگای نۆرینگەکەی مەلا عەلی بوو جمەی دەهات لە سەردانیکەران مامی خۆمە چەند جارێک تەلەفۆنی کردبم بە بۆ لای مەلا عەلی مامە ئەوە دکتۆر نییە ئاخر عیلاجی تو لای مەلا عەلی لەبەر ئەوەی وڵات نەمایەنە چی هەموو وڵاتەکات هەردوو قاچی لە دەست داوە ئەسڵەن هەر هەستی تێدا نەماوە هێنا لای مەلا عەلی هەردوو قاچی لە دەستداوە هیچی تر نا دەستیش بەچۆی هاتبوو ئەوە کات خۆ پێشمەرگە بوو ناو بە فەرمایتەوە تووشی سووتانی لاق بوو ناو بەفر سووتانی بەفری وڵاتی ئەوروپای هەموو کردووە عیلاجی نەبووە یعنی ئێستا بەس زمانەکەی ئیش دەکا بەس زمانی ئیش دەکا هێنا لای مەلا عەلی هەر ناو سیارەی 5 ساڵ لەمەوبەر هێنا لای مەلا عەلی ناو سیارەی مەلا عەلی بەخۆی هاتە لای وتم مامۆستا ئەوە مەلا عەلی لەبەر ئەوەی برادری منە هاوڕێتیمان باشە مامۆستا ئەوە مایم نەگوتی نامامیم نام عیلاجی دەکەم مامە ئەوە مەلا عەلی بزانێت چی تێ پێی بڕێ مەلا عەلی گوتی زۆر ئاسانە کاکە ڕۆژانە سێدن کە بامی بخوا سعاتێک جێ لە قورئانی بگری بەڵام ئەوەی لە هەمیان مهمتر گوتی ڕۆژانە سعاتێک مەلەوانی بکە کە گوتی مەلەوانی بکوت مامۆستا مەلا عەلی ئاخر مەلەوانی چ بکە ئەوە نەدەستی ئیش دەکات نەقاچی ئیش دەکا لە پەیجی خۆی هاواری دەکە ڕێگەم پێ بدەم بسمەسین عیلاجی کۆرۆنای بکەم لە ماوەی وابزانم هەفتە چی باس کردبوو لە ماوەی هەفتە چی بەڵام کە کۆرۆنا گەیشتە کوردستان مەلا عەلی بزر بوو یەک لە برادەرەکان تەلەفۆنی کرد گوتیەوە مەلا عەلی دەرێ خزمینە خۆتان بشارنەوە خۆتان بە دەرمێخن لە نەچونە بازار و لەبەر ئەوەی کۆرۆنایە کەس ناناسی والله بە کەس عیلاجتان ناکرێ مەلا عەلی لەو ڕۆژی لە پاش ئەوەی کۆرۆنا گەیشتە کوردستان مەلا عەلی دەنجی نەما نەدەوێری باسی کۆرۆنی بکە و نەدەوێری لە سۆشال میدیا خۆشی بە دەربێخی بڵێ کاکە عیلاجی کۆرۆنای ئەوەیە لەبەر ئەوەی هیچی پێ نەبوو ئەم پیاوەکەوە کاتی خۆی بۆ چارەسەری نەخۆشی شێرپەنجەی براکەی چوو بۆ لای
یەکێکی دیکەیە لە قوربانیەکانی دەستی مەلاعەلی کەڵک. چون بۆ لای بۆی چارەسەرێ بۆ براکەتان بدۆزێتەوە کە نەخۆشی شێرپەنجەی هەبووە چیان پێوتن لە ئەوڵۆ چیان بۆکردن ئەمەم بۆ بگێڕەوە هیچی نەکە یەک دوو دوعای خوێند و نازەم چی دەگۆ ئەوە 4 وەسڵیان بۆ کردن چوار وەسڵی وەرەقە بڕینی سەردانی مەلاعەلی ئەی بۆ سەیدەلی بۆ دەرمان وەرگرتن یەک ئاگای لێکی نەبوو هەرچی دا وەرەقەچی دەدا من دەیگۆ یعنی تیمەکەی مەلاعەلی هەر کەسێکە هاو وەرەقەیەکی یا بە تۆی بڕۆ ئەمە وەرگرە گوتی بڕۆی وەرگرە لە تەیراوە باش سەیدەلەکەی ئەوە بای چەند بۆ عیلاجانێکە پێوتن ئەو عیلاجانە وەڵڵاهی نازم دەوری 350 بوو شتەکیەوە بوو ئەوان نووسیان بوو چۆمە سەیدەلی گوتی ئەوەندەیە ئەمش پێشی بچمەوێ لە ئەوی سەیدەلێکی دی لە خواردتر بوو سوالم کرد گوتم ئەو دەرمانانە ئەوەندەکە چەند گوتی 50,000 گوتی 5,000 مەدا چۆمە لای گوتی ئەوەندە دەخان ئەمش بۆ باش ینی مەلاعەلی و تیمەکەی تەنسیقیان هەبوو لەگەڵ خۆی بوو خۆی بوو لەوێ دەرمانخانەکانی خۆی بوو ئێوە چوزان کەی خۆی بوو دۆزانی دەیناسم ئەوەکانشی دەناسم دوای سەردانەکەشی سیدێکیان دەدا بە 15,000 بوو یان 20,000 بوو سیدێک دەیاندا کە ڕەنگە 4,000 کۆپی لێکرابێ ئێستا بای سیدی نەماوە نرخەکەشیم لەبیر چۆینا بۆکسێکی ئەوەنە دەکڕی بە چەندێک زۆر هەرزان ئەوە یایتێ بە 15,000 براکەی ئێوە کامانەتان بۆ وەرگر هیچ فەرقی کرد ئێستا وەکو خۆیەتی تەژیان ماوە نا لە ژیان نەما من ئەمرێ خوای لە پێشتریشدا وەزارەتی ناوخۆی حکوومەت یاریمی کوردستان بڵاوی کردەوە کە لەسەر پێشنیازی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دوای ڕاستەکردنی نووسراوی فەرمی بە ژمارە 153 لە ڕێکەوتی 4 2019 بۆ وەزارەتەکەیان بە مەبەستی دروستکردنی هەماهەنگی بۆ بنەبڕکردنی دیاردەی نوشتە و سیحر و جادوو دەرکردنی جن کە لەلایەن هەندێک کەسی بەرژەوەندی خواز دوور لە بەهای کۆمەڵایەتی و ئاینی پیرۆزی ئیسلام سۆزی خەڵک دەقۆزنەوە تێیدا فەرمانی بە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم کردبوو کاری پێویست بۆ نەهێشتنی ئەم دیاردەی ئەنجام بدەن بەیان مەهدی لەگەڵ هاوڕێیەکیدا توێژینەوەیکیان لەبارەی سیحر و جادوو ئەنجام داوە ئەو وەک پارێزەرێک پێی وایە سزای کەسانی جادوگەر سووک و ئاسانە ئەوەش وای کردووە خەڵکانێک نەترسن لە بەردەوامیدان بە کارەکەیان باسی دیاردەکەمان کردو بە شێوازێکی فراوان و دواتر بۆ بوونی چارەسەرێکمان بۆ دۆزیوەتەوە کە ئەویش یاسایەکی بۆ ڕێک بخرێت کە یاسایەکی تۆکمە و ساڕم بێت کەوا بکات لایانی کەم ئەم دیاردەیە کەم کاتەوە لە ناو کۆمەلگایە چووکە زەرێکی بەرچاوی زۆری هەم بە گیرفانی خەڵەکەم بە دەروون و جستەی خەڵک گەیاندووە عقوبەکەیان گەڕاندوتەوە بۆ مادەی 456 لە یاسای سزادانی عێراقیە کە ئەمە یاسای فێڵ نەسب و احتیالە با بڵێن کە ئەمە بەڕای من بۆ ئەم فعلە جرمیە عقوبەیەکی زۆر کەمە یعنی مەفروضە شتێکی زۆر باشتر و تۆکمەتر دابنێن کەوا بکە خەڵک على الأقل ترسێکی هەبێ ئەو شتە ئاوا بە ئاشکرا بە و شێوازە و نە بە ئاشکرا و نە بە شاراوایی نەتوانێت بیکات. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا لێرە لە ڕێگەی خوێندنەوەی قورانی پیرۆز و دوعای خێر کارەکان ئەنجام دەدرێ هیچ بڕەپارێک وەرناگیرێ دەوترێت چەندین کەس چارەسەری بۆ کراوە هیچ حقوبەک نییە یعنی دەرێن فرانسایی لێرە فرانسایی لێرە ئەگە بگیرێ لۆ نمونە دەبینی هەفتەکە مانگەکە دوو مانگە دەگیرێ بەردەبی بەس ئەگە سنوورێک دابدرێ یان دەبینێ ئایا بە مادی بەردەبی ئایا بە واستە بەردەبی دەبی شتەشی هەبی ئەگەنە معقول نییە ساعیر هەبێت و بگیرێ و بەربیتن شتی وایە كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله دري قوتان إلا يعني لا طب هيز مشكلة كدنيا إلا لا أوي لقلقي ممكن زنتها أو فيش يعني ملايش كشبي قوتبو لدارتوي بلام أويش مشين أقصكي هراسته بلام طبعا ستانوتنو أقصكي وش هراسته بلام شو زاني كلا ستانوتنو أقصي أم لا هراسته كوتيتي جنيه والله جارة بجري أو تعليماتك أويش لواني نقولش بيناسن خلق دستلاي واستفادة لي كل دي كيف يا مبلغ ما مستع عمري دارتو شو ولاي بس ما مستع عمري دارتو بيوتو جنته بلا إيش بيقولتو باشە هاتووی لێرە چی بکەن جنەکەی دەرکەن والله زمان إن شاء الله دعاء لبوبو كاين إن شاء الله بركو أو زنا دروازنيش طبعا هي إنسان الحديث هي وشتاب
ئەم نەخۆشە دەڵێت تەواو دڵنیامکەوە هاوسەرەکەم جنۆکەی لەگەڵ و بە زمانی بیانیش قسە دەکەن. ئەگەر نەکە لەسەر زمانی قسەی نەکرد ئەتو باوەڕ مەکە. هەستەکەی وایە؟ هەر لە پێش چاو لەسەر زمانی قسام کە زنەکە لەگەڵ تو. هەنی بۆ جۆرە هەستەکەی هەیەتی؟ وەرە من دەرم ئەوە نەکووە دەرێم. ئەمە بەس بە وعدم داکە دەی یەکەم نەخەلی با تەفسیرکە عالم إن شاء الله. السلام عليكم. مرحبا لێبێ. شکر باشن. کە چوومە ناو ژووری ژنەکان هەمویان لە ژوورەکە چوونە دەرێ تەنیا چەند خاتونێک نەوێ ئامادە بوون قسەی خۆیان بکەن و پێم بڵێن بۆچی لێرن. قڕبان بەستەری خۆ کردی لەو گۆڕمارە عالەمێ ژوێران دەکەن پارە لە عالەمێ بەردەگرن بەلاش و هەلاش ئەوەی دەبینی ژن مێردە لێ دەکەن خۆش و برایەک دەکەن حایلەکەی تێک دەدەن. ماوەکە عند سمعکەوە قسەی دەکە بقەلبم دەلەرزیتن بەخۆم هەست دەکەم کە سعرم لێ کرابی چوومە کلمە ئاستاشی گوتی ئەتو سعرەشی زۆر و چاوزارەشی زۆریشت لەسرە. سەحر و جادوت لێ کرا؟ بەڵێ. لەکوێ؟ نازانم نەیگوت بەس گوتی ئەتۆکەرەوەها زۆر جارە کە دادەمشم بەردەبمەوە ڕاست لە جێوە لە خۆ ینی بەردەبمەوە چ قوڕانش ئەلان کە نوێژی دەکەم زۆر جار هەست دەکات دەرێشانم ئەوە دەبیت قڕز دەبی سەر و درم تێکدە ناتوانم دەوم دەرێ بەنج کرایە. مامۆستا پێیوتی تۆ سەحر جادوت لێ کراوە؟ والله نەمناسی چێ بوو بزەبت بە چۆن یەکسەر باوەڕیشت کرد؟ ئاخی علی ئەوە بوو بەس نەمنا ئەوە لەگە یەکەچی خزمەتماچی بەس وەڵڵاهی بزەبت ناو شتەکەیم نەزانی. تەنیا بۆ نەخۆشی و کێشەی جادوو جنۆکە خەڵکانێک سەردانی ئێرە ناکەن بەڵکو هەندێک لە کەیسەکان کێشەی تەندروستی و دەرونی و کۆمەڵایەتین هەندێکیان ڕەوانەی پزیشکی پسپۆر دەکرێن هەندێکی دیکە بە گفتوگۆ و چارەسەریەکانیان بۆ دیاری دەکرێت هەفتانە 200 کەس سەردانیم شوێنە دەکات بە تەنیاش لە ساڵی 2020دا وەلەگەڵ بوونی کەرەنتینە و کۆرۆنا زیاتر لە 4000 کەس سەردانیم ڕێکخراوەیان کردووە بە وتەی بەرپرسانی ڕێکخراوەکە 2000 کەسیان سوودمەند بوون لە سەردانیکردنەکانیان. زیاترە خەڵکانێک دێن کێشەی کۆمەڵایەتی یان ڕوقی شەرعیان پێویستە شتی زیاتر ئەوانەیە چارەسەر ئەو شتانەیە و ڕێژەی ئەو کەسانێکە هاتینە لە ماوەی ساڵی ڕابردوو لە 2020دا نزیکەی 4128 کەس لەگەڵ ئەوەی کەرەنتینەش بووە لە پێناو خوای گەورەی کارەکانمان سەرجەمیان لەبە خوایە. کەمنین ئەو کەسانەی لە ژێر پەردەی جۆرا و جۆردا کاسبی و کاریان بریتە لە فاڵگرتنەوە و بەختگرتنەوە و جادوکردن دوای ئەنجامدانی ئەم پۆستە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ماوەی کەمتر لە 24 کاتژمێر ناو ناونیشانی 50 ساحیر ئاشکرا کراون لە هەرێمی کوردستاندا لەبارەی جنۆکەیشەوە پرسیارم لە سەید ئەکرەم هەیە. دیارە ئەو سنتەرە کۆمەڵێک بەشە یەک لەو بەشانە بابەتی عیلاجە عیلاجەکەش تەنها بە قورئانە ینی لەو سنتەرە تەنها قورئان دەخوێندرێتن بەسەر نەخۆشە و ئەحشار دەرمانیەوە قورئانە هەر قورئانە کە خوا دەفەرمی وننزل من القرآن ما هو شفاء ئێمە تەوەکلمان لەسەر قورئانەکە کردووە و ئەو کەسانی کە سەردانی ئێمە دەکەن زیاتر قورئانی لە بۆ لێدەن لەگەر ئەوەی ڕێنماییشان دەکەن بۆی کەوا لە ماڵەوە گوێبیستی قورئان بن بە تایبەتی سوڕەتی بەقەرە چیرۆکەکان لە خلالی ئەو 4 ساڵی زۆرە بە دڵنیاییەوە یەکێک لەو گەنجانەی کە نەخۆش بوو و یەکێک لە مستەشفیەکانی هەولێر کە حاڵی زۆر شڕ بوو تەنها لەسەر ئاوێکە کە هەندێک دوعامە بۆ سەدا خوێند ئێمە قەنەعەتمان بۆ ئاەتی کە خوا دەفەرمی وئیذا مەریضت فەهو یەشفین ڕەنگە ئەم ئاوە بێتە شیفا و ڕەنگە دەستی دکتۆرەکان بێتە شیفا بەڵام ئێمە زۆرجان ڕێنمایی خەڵک دەکەین ئەوانەی کە سەردانی ئێمە دەکەین دەڵێن سەرەتا ئەگەر نەخۆشەکەت لێ دروست بوو هەست بە ناڕەحەتی و قالب ئازاری کرد سەردانی دکتۆر بکە ئەو ڕوو فحوسات هەیە و تۆ لە پێشکەوتنێکی بەرزدایە ئەگەر زۆر زاران شتەکانی تۆ ئیسفادەی نەبرێتەوە ئەو کاتێتوانانی زیاتر ئیسفادە لە قورئان بکەیت ئەوەی کە ئێستا دەمێت تەلەفۆن لە بۆ بکەم گەنجێکە لە تەمانی جەنابەتدایە کۆمەڵێک نەخۆشی هەبوو حەز دەکەم خۆت پرسیاری لێ بکەیت بزان لە پاشان لە پاشەوەی کە هاتەوە بەسم بۆ دوعای لە بۆ کراوە چ گۆڕانکارێک بەسەردا هاتووە ئەمە زۆر نەخۆش بووم زۆر بێسەحەت بووم چەند دکتۆرێکم کرد فەحساتم دەکرد یعنی فەحساتەکانی من سەوری و شەکێ هەر یەکە و یعنی هەر دەمێ و نوعك بو يعني اورو نوعك بو بين نوعك بو زارو يعني رقم كان خيالي ولا حطتي ولا ثوري لها حطتي بو لا صعبتي بو هروج نوعك بو يعني فترتي توافرات يعني جات لما ما تجي ترداي دكتور بردو حب واردن ودرما واردن ويلي هذا مستوى من يدري حبكان درمانا كان بقود وانده تاثيري ليدا كردم يعني هموش شيء حبيان داوي مين واي بسم الله ما مستعيل ليتم واي جورا شكاله بو بسم الله قرآني نستخدم تقريبا في شيء ذا قبل قرآني نستخدم باش عندنا
دوبلين يعني امن ساو قفاد ودنيا دور من نددين بس يعني نزيكم ددين ما مستكى ويلو كردم قلت برو خوش بعمسات قول بك حطيدا هاتوتو بعمسات يكون في الزور نورمال طبيعي بو يجي سمو في دكتور قلت حبكان كم كردو حبكان ما عندك شيء بس داتو سمو كني باشا دكتور كم بسالي نبو كم شون نورمال بويتتو بسالي لنا كردي ما قلت يوا او زور عدكي يعني كدام على ديارم دام قلت يوا او سوري انا بو خلالي او فتري زور يعني شلون هذا خواري شلون دابزي بەیەک کەسم نەگوتوە کە تۆ جنۆکەت هەیە لەبەرەوە معادلەکە لای من بۆ شێوازەیە ئەی بۆ هەندێک لە مامۆستاکانی دیکە من با لەسەری بوەستین هەندێک لە مامۆستاکانی دیکەڵێن تۆ جنۆکەیەک دوان سیان چوارێ لەگەڵ هەیە ناویشم بیست لێرە یعنی کە ڕەنگە ناوەکان نتوان بڵاو بکەم بۆڵێ مامۆستا مەلا فڵان پێی وتوم دوانێ لەگەڵ هەیە تۆ جنۆکەی ئاوە ئەمانە بۆ ترێکەوە پێم وایە ئەوانەی کە دوعاگۆنە یان ئەوانەی کە دوعا بەدەستن ئەسڵ وایە معنەویاتی خەڵک بەرز بکەنەوە تۆ بە کەسێک بڵێ جنۆکەت هەیە ئەو کەسەکە ئێوارە دەچێتەوە ماڵ و خەوی لێ دەکەوێتن جا من شتی لەوەی سەرتریشم لایە کە دڵی دوو چار و ئەوانە جاروێ دەرێن دوو قەبیلە بە شەڕ هاتین لە ناو جسمی تو هەتا ئەوانە سڵحی دەکەن و ئاش دەبنەوە ئەو کابرا دەمریتن قوڕی بەسەری دەبیتن تۆ باوەڕ نییە ئەمن قەنەعەتم وایە بە قورئانەکە شیفایە معادلەکەش دەکەن من ئەوەیە جنۆکە چ داخل بیتن چ داخل نەبیتن کاریگەری دەبیتن جاروێ لە دەرێ کاریگەریکە زۆر زیاتر لەوەی کەوا داخل بیتن زیاتر لە ناوی 50 ساحیر نەکەن ئێستاکە تەنها لە دوونیەوە ناوی 50 ساحیری هاوشێوەی خەڵک نردویەتی حکوومەت کە ئێستا ئەگەر جێبیستی قسەکانی ئێمە دەتوانێت چی بکە لیژنەیەک دروست بکاتن لە وەزارەتی ناوەخۆ لە وەزارەتی ئاوقاف لە یەکێتی زانیان ئەوانە چاوەڕێی ئەوەی نەکەن کەوا خەڵک شکایەت بکە لەو کەسەی کەوا ساحیرە نا لە پاش ئەوەی کەوا زانیاریان هەبوو بۆ نمونە ئێستا کە 50 لە لای ئێمە ئەگەر مەبەستم بی لە هەفتەیەش کە ڕەنگە 200 کە پێیا بکەم لەگەڵ هاتنە دەرەوە خواحافیزیمان خێزانێکم بینیکەوە ئاوی زەمزەمیان بەدەستەوە بوو کە لە ڕێگەی مامۆساکانەوە قورئانی بەسەردا خوێنرا بوو هاوکات زانیاریەوەیان پێدام کەوا هەندێک ژنان لە ناو ئەو ناوچانی کە پێیان دەوترێ ناوچی پیشەزازی کاری فەڵگرتنەوە و دەستگرتنەوە دەکەن و کەسانێکی ژەخەڵەتێنن ئەحواڵە باشە تۆ لەسەر خاوەگرتنەوە فەڵگرتنەوە چی ئەڵێ ئەوانە گەلێک پیسم بەخوا عەزمان لێ بسەرە سناعی نێن سناعیوانە ئەڵێن دێنە سناعە پارەیان کەم نییە والله برامەوە پارەی سناعی پارەی هەموو خەڵکی سناعی دەزم بەخوا پارەکە ئەدزن یان خەڵکیان ناتێ مشتری دەتەیرا پارەی مشتری دەزنەوەوانە فاعل دەرێن وەرە فاعل لۆ بگرن و پارەیان لێ دەزی بە سەحر ئەو شتانە ئەڵێن با فاڵە بۆ بگرینەوە عادی با فاڵ لۆ بنەرێ وەڵا بە تۆ ژووتراوە نا بابا ئەم دەریان دەکەم نەفەری خوان دەناسن ئیستیغلالی دەکەن دەنێن وەرە فاڵ بۆ دەگرینەوە وەختی تەماشا دەکەن و شتانە و پارەیان لێ دەبن ئەوەش زۆر کەسیان وا لێکردن زۆر کەسیان جاری وا بیتە شێشە بیتە شەڕ و ئەو شتانە ئەو شوێنانەی کە جادووی ڕەش و نوشتیان تێدا دەکرێت زۆربیان نهێنین تەنیا لە کاتی سکاڵاکردنی وڵاتیاندا ئاشکرا دەبن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و بەپێی بەڵگەی فەرموودە سێحر و جادوو بوونیان هەیە بەڵام بەکردەوەیکی کوفر و شیرکدان راوە کە نابێ بە هیچ شێوەیە کاری پێ بکرێ لە هەرێمی کوردستاندا جۆرەکانی جادوکردن کە لەلایەن ساحیران و جادوبازان و فاڵچیەکانەوە چەندین ساڵە بەکاردێنرێ بریتین لە یەکەم جادووی جیابوونەوە کۆنترین جادووە لەسەر زەوی کە بۆ جیابوونەوەیە دووەم جادووی خۆشەویستی یەکێکی ترە لە جادووەکان بەو مەبەستەی کاری لە دڵی ئافرەتێکیان پیاوێک بکات و سەرنجی ڕابکێشێ سێم جادووی خواردن و خواردنەوە بە مەبەستی تێکدانی نێوان ئافرەتان و پیاوانیان خێزان یان بە مەبەستی تۆڵەکردنەوە لە کەسێک بەکاردێ چوارم جادووی شلەمەنی بە مەبەستی جیاکردنەوەی دوو کەس یان تۆڵەکردنەوە دروستکردنی ئاژاوا لەناو خێزان بەکاردێنرێ پێنجەم جادووی هەوایی چەندین گەڵا و بۆن و بغوردێک لە شەوەی دووکەڵ ساحیرەکان بە کەسەکە دەڵێن بیسووتێن و لەو شوێنەی کە ئێوێ سێحرەکەی لێ بکە بڵاوی کاتەوە شەشەم جادووی تۆڵەکردنەوە نوشتێکەڵ دەواسێ بە خۆیدا یان ساحیرەکە بە کەسەکە دەڵێ کە نوشتەکە بپارێزێ و نەوی فەوتێنێ حوتەم جادووی ڕەش لە ڕێگەی خیانەتی یاوسەریەوە ئەنجام دەدرێ هەشتەم جادووی گرێدان بریتە لە گرێدانی چەند پەتێک و دەزوو چەند تاڵەموویەک